کە ئەویش باس لەواکەین کە دەستگای میدیای کورسات وەک هەمیشە بەردەوامە لە خزمەتکردن. ئەم جارەشیان دۆکومنتارێکی دروست کردووە کە بەردەوامە لە دروستکردنی دۆکومنتاری لەسەر و کەسایەتیانەی کە خزمەتیان بە کورد و کوردایەتی کردووە تاوەکو ئێستاش خزمەتەکان یاخودەوەتە لە ژیانە نەماون. ئەم جاریان دۆکومنتارەکەی لەسەر کاک ئەحمەدی شێخە کە کەسایەتێکی کورد و کوردستانە بێگومان کە ئەم کەسایەتی خزمەتێکی زۆری کردووە و لەلایەن ناوەندی هونەری زەنێوە کاری بەرهەمهێنانی بۆ کراوە بێگومان. جا هاوکارمان ڕەوەند بڕگێکی بۆ ئامادەکردین لەگەڵ هاوکارانمان لە کاتی دروستکردنی ئەم دۆکومنتاریە با ئێمەش بەیەکەوە بینەری ئەم بڕگەیە بین. سڵاوتان نەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. هەمیشە وترێت مێژوو کەسانای نووسنەوە کە کاریگەریەکی گەورە و زۆریان هەبووە، بەڵام کاری هونەریش ئەوەیە کە ئەو مێژووە بە زیندوی بهێڵێتەوە. ئەمەی لە پشتمەوەی بینن ئەمە تیمێکی گەورەی ناوەندی هونەری زەنەیە کە سەردەمێک دروستەکەنەوە، سەردەمی پیاوێک کە ناوی لەگەڵ ناوی سلێمانیا تێکەڵ بووە، ئەویش سەردەمی حاجی کاک ئەحمەدی شێخە، ئەو زانا و پایە بەرز و ئەستێرەگەشەی کە خۆی هەر بوو خۆی قوتابخانێکی گەورەیە. بابزانین ئەم تیمە چۆن ئەو سەردەمە دروستەکەنەوە و چۆن بوێری ئەوە کراوە کە دەست بۆ ئەو سەردەمە ببرێت و کارەکانیان چۆن ڕایەکەن. فەرموون لەگەڵمان. سڵاو لەگەم کاتەوە باش. کارکردن لەسەر کەسایەتیە کە کاریگەریکی زۆر گەورەی هەیە لەسەر کەسایەتێکی کۆمەڵایەتی ئاینی و 138 ساڵیشە بەجێی هێشتوین. چۆن ئەم بوێریە چۆن توانیتان دەست بۆ ئەم کەسایەتیە بەرن کارێکی دۆکومنتاری لەسەر ئەم کەسایەتیە بکەن؟ سەرتا بەخێر بن. ڕاستەکەی ناوەندی هونەری زانێ دایم دەستی بردوو بۆ کارە قورسانی کە لە شوێنەکانی کە نەیانتوانیوە یان پێیان نەوێراون بیکەن. ئێمە وەکو ناوەندی هونەری زانێ زیاتر لە نەوە بەرهەممان بەرهەم هێناوە، بەڵام ئەم ئیشەی کە ئێستا هاتووینەتە ناوە ئیشی لەسەرەکەین تەسەوڕەکەم قورسترین ئیش بێ بۆ ئێمە بە حوکمەوەی کە مێژۆگەی زۆر کۆنە، یعنی کۆمەڵە بەڵگە و دیکۆمنتمان کۆ کردوێتەوە لەسەری بە هاوکاری دکتۆرە بوشرا. بۆ ئێمە تقریبەن ئێمە ناوەندی هونەری زانێ دایم کارە قورسەکانەکە، ئەمە کارەش بۆ ئێمە تەسەوڕەکەم زۆر کارێکی جوان بێ، بینەر زۆر بەدڵی بێ. دەستان خۆش بێت. بۆ سەرچاوەکان پەناتان بەشۆ بردووە بۆی کە سەرچاوەیەکی ڕاست و دروستان دەستکەوێت بۆ دۆکومنتاریەکە بۆی کە زیاتر دەوڵەمەندیکەن. ڕاستەکەی ئێمە ڕاوێژکاری ئەم ئیشە دکتۆرە بوشرایە، دەمێکە تقریبان 2 ساڵێکە خەریکی توێژینەوەی لەسەر کاک ئەحمەدی شێخ. زیاتر سەرچاوەکانمان لەو وەرگرتووە چەند کەسیکە و بنەماڵی خوا لێ خۆش بوش سەرچاومان لێ وەرگرتوون. کارەکان نسێ بەکوێ گشتووە خەریکی وێنەگرتنن لە ئێستاە لە سەرای سلێمانی. باشە کوێی ترتان هەیە بۆ وێنەگرتن و کەی کارەکانی ئەم دۆکومنتارێ تەواو بێ؟ ئێستا لە ڕیکۆردکردنی مەشەدەکانیان تقریبان باش توینەتە پێشەوە و کۆمەڵی لۆکیشنی زۆری تایە ئێرە، چونکە کارێکی قورسە بەجددی تۆ بگەڕیتەوە بۆ سەردەمانی هەشسەکان زۆرە، ینی ئێمە کۆمەڵی لۆکیشنمان هەڵبژاردوو کە بگەینەوە ئەو کاتە. کارەکان زۆر باشە ڕوا بە پێشەوە، بەڵام قورسێکی زۆر تایبەتی.
کاک نژاد سڵاوت لێ بدەم کاتەوە باش. دوکومنتاریەکان بوون بەشێک لە شاشەی کورسات و خەڵک چاوەڕوانێکی زۆری هەیە لە شاشەی کورسات کە دوکومنتاریەکان بە شێوەیەکی ڕاست و دروست بە شێوەیەکی جوان لە شاشەی کورساتەوە ببینن کە بەرهەمێنانی ناوەندی هونەری زەنەیە. بۆم کارە بەکوێ گەشتون و لە ئێستا خەریکی؟ زۆر سپاس. دیارە ئێمە وەکو ناوەندی هونەری زەنێ چەندی کۆمنتاریەکمان هەیەوە نزیکە بینەوە لە 100 کۆمنتاری کە شەوانی پێنجشەمان بینەری کورسات چاوەڕوانەوەی. بۆیە هەمیشە ئێمە هەوڵمان ناوە کارێک بکەین کە جیاواز بێت لە هەموو کارەکانی ترمان، هەمیشە کار بەرەو پێشتر بڕوات و ئێستا ئەم کارێکی ئێستا هەمانە لەسەر جەنابی حەزرەتی کاک ئەحمەدی شێخە کە چەندین ساڵ بەر لە ئێستا وفاتی کردووە، بەڵام ئێمە گەڕاوینەتەوە بۆ سەردەمە توانیمانە چەندین بەشی ئیشەکەمان ڕیکۆرد بکەین و ئێستا لە نزیکی کۆتایین و بەشێکیش لەوانشی کە کراوە چۆتە قۆناغی مۆنتاژەوە. ئیشەڵە لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەوێتە بەر چای بینەرانی دەستگای میدیای کورسات. دەستان خۆشبەچی سەبارەت بە دروستکردنەوەی ئەو سەردەما، سەبارەت بە هێنانەوەی ئەو کەلوپەلوپێ داویستانی لەو سەردەمایە بەکارهێنراون، ئەمە کارێکی قورسەوە ئاسەمە بەدڵنیاییەوە. بەڵام ئێمە کە بەڕێز کاکدێرین داوای لێکردین کە ئەم کارە بکەین، چکە بەڕاستی ئەمە کارێکە جیاواز لە هەموو کارەکانی تر کەس تا ئێستا پێی پێ نەبردووە، ئیشی لەسەر نەکراوە. ئێمە شەمیشە ویستومانە دەست بەرین بۆ ئەو کارانەی کە زۆر قورسە، بەڕاستی کارێک بێت کە ئەوەی کە خەڵک ناتوانێت بیکات ئێمە کردومانە لە ئەویش گەڕاوینێتەوە بۆ سەرچاوەکان بزانین لەو سەردەما چی هەبووە. بەپی ئەو سەرچاوانەی کە هەبووە کۆمەڵەشت هەبووە دەستمان کەوتەوە، بەڵام کۆمەڵەشت دێت جارێکی تر هەوڵمان ناوە دروستمان کردوێتەوە، هێناومانەتەوە دامان ناوەتەوە بۆی بتوانین جوانترین شت پێشکەش بکەین. زیاتر کار لەسەر چێ لایەنێکی کاک ئەحمەدی شێخەکان، لایەنی ڕۆحی یان پێگە کۆمەڵایەتی و پێگە ئاینەکەی یان تەواوی ژیانی بەرجەساکرێت لەم دوکومنتاریە؟ دیارەکە سیناریۆکەی کاکاروانی سۆفی نووسیوێتی هاتووە وردەکاری تەواوی ژیانی، هەم لە مناڵی وە لەسەر جەناوی باوشیان کاک شێخ مارفینۆدێ کە ئەو چۆن ژیاوە و چۆن کاک ئەحمەدی پەروەردە کردووە و چۆن کاک ئەحمەد هاتووەتە ناو کۆمەلگاوە چی کردووە، چۆن لە ناو کۆمەلگا ژیانی بەسەر بردووە، هەم لە لایەنی ڕۆحی هەم دینی و ئەو تەسەوفەی کە بەجێ هێشتووە و ئەو ڕێژکە عیرفانی کە بەجێ هێشتووە، ئەمانش لەسەر کوی ژیانی ئیشمان کردووە.